بەسەر ئەنجامدانی هەڵبژاردن بەڵام تا ئێستا لە دوێ کە لایەنە براوەکان لە عێراقدا چەندین کۆبوونەوەیان هەبوو بەڵام تا ئێستا نەیانتوانێ بگەنەوەی کە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بێنن. بەڕێز دووک و چاودێرێکی سیاسی ئەمە بۆ چیە گەڕێنەوە هۆکارەکەی چییە؟ زۆر سپاس بۆ بیرانتان، سپاس بۆ جەنابەت. هەڵبەت پێکەنانی حکوومەتی عێراقی لە ئێستادا لە هەر کاتێک گرانتر و لە هەر کاتێک بەڕاستی سەخترە، چونکە حکوومەتی عێراقی بە دۆخێکی زۆر ئەستیار ڕاگوزەردا تێپەرتەمەند دۆخە سیاسی و ئابووری وای کردووە کە قەیرانەکان تا ڕادێژ زۆر باش قوڵ بنەوە. ئەمە ڕەتی وە کۆمەڵێک فاکتەرەوە، کۆمەڵێک فاکتەریان ناوخۆیین، کۆمەڵێک فاکتەریان دەرەچین کە تا ئێستا نەتوانراوە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک بهێنرێت و حکوومەتی عێراقی لەسەر تەشکیل و بینا بکرێت. یەکێک لە هۆکارەکان پاشماوەکانی داعش لە عێراق کە تا ئێستا نەتوانراوە پێویست کۆتایی بە پاشماوەکانی داعش بهێنرێت گەمەیەک لە کێشە گەورەکانی حکوومەتی ڕابردووی عێراقی ئەم کێشەیەشی بەرزێماوە. ئەم کێشە بۆ ماوەی بۆ حکوومەت تازای عێراقیش دەمێتەوە بربەستێک بۆ لە بەردەم پێکەنانی حکوومەت تازای عێراقی. خاڵشتر کێشەی قەیرانی داراییە کە بە هۆی داعش دروست بووە لە عێراق، و خاڵشتر کۆمەڵێک کێشەی تایفی و مەزهبی بۆ لە عێراق کە ئەمە نەیتوانیوە ڕێگر بۆ لە بەردەم دروستبوونی کۆمەڵێک کوتلەی گەورەی سیاسی و پەرلەمانی لە بەردەم پێکەنانی حکوومەتی تازای عێراقی. هۆکارێشتر کە هۆکارێکی سەرەکیە کۆمەڵێک هۆکاری دەرەچیە کە عێراق بەشێکە لە تەشکیلەیەکی گەورەتر لە مەوزومەیەکی گەورەتر لە خۆرڵاتی ناوی و بەنەتیجەش لە جیهانی سیاسی ئەمڕۆدا کە ئەمانە بربەست بوون کە کۆمەڵێک دەوڵەت هەیە کە عێراقیان کردو بە شانۆی سیاسی خۆیان و دەستێوەردانیشە ڕاستەوخۆیانە بۆ لە پێکەنانی حکوومەتی عێراقی. کاکەڕان بەس لەوەرە کە فاکتەری ناوخۆیی هەیە و دەرەکی هەیە، باز لە ناوخۆیەکان بکەین بزانین ئەوانەی ناوخۆدا هەیە ئەوانە چی بوون؟ چێشە فاکتەرە ناوخۆیەکان زۆر واضحن. تا ئێستا کۆمەڵە کوتلەی پەرلەمانی کۆمەڵە کوتلەی سیاسی دروست بووە کە ئەمانە لەسەر ئەساسی تایفی لەسەر ئەساسی قەومیەت دروست بوون کە یەکێک لەمانە کوتلەیەکە کە لەلایەن عەبادی و سەدرەوە سەرپەرشت دەکرێت، کوتلەیەکیان کە لەلایەن هادی عامری و مالیچەوە سەرپەرشت دەکرێت، کوتلەی کوردەکان کە تا ڕادەیەک تا ئێستاش ڕەنگە بە شاندێک بەشداری کۆبوونەوەکە بکەن و ڕەنگە بە دوو شاندی جیاواز بەشداری بکەن، وە کوتلەی سونەکانیش کە بەشێک ساڵح مطلق سەرپەرشت دەکات کە لە مالیچەوە نزیکەوە بەشەکەی تریشیان کە سەلیم زبوری و ئەربابەکانی خۆی بەشداری دەکەن لەم کوتلەیە و کە ڕەنگە ئەمانە شەڕی وەستنانی پۆستی سەر و کۆمار بکەن. ئەمانە کۆمەڵێک هۆکار بوون کە ئەم کوتلان نەتوان بگەن بە نەتیجەیەکی سیاسی لەسەر ئەرزی واقع زمینە سیاسی شوا بکەن بۆ پێکەنانی حکوومەتی عێراقی کە بتوان بێکەوە بڕۆنە پەرلەمان و سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق، سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکی حکوومەت و سەرۆکی کۆماری عێراقیش دیاری بکەن. باشە. فاکتەرە دەرەکیەکان چی؟ ئەوانی کە زۆر دەبینرە باز دەکرێت کاکەڕوان دەوترێ هەمیشە کۆمەڵێک وڵات هەیە کە هەمیشە چاویان لەسەر عێراق، هەمیشە بوونەتەوەی ئەوەی کە عێراق ناسەقەمگیری پێوە دیار بێ خۆت بە جۆرێک لە جۆرەکان ناوماڵی عێراقی ڕێک نەبێت، یەک ڕێزی پێوە دیار نەبێت. هەڵبەت ئەمە ڕەبتی بە مێژووی سیاسی عێراقەوە هەیە. عێراق هەمیشە شانۆی سیاسی کۆمەڵەکلانی جیەتی دەرەچی بووە، بە تایبەتی وڵاتە جلێزەکانی دەرەچی، بە تایبەتی وڵاتانی دراوسێش وەکو ئێران کە کاریگەریی زۆر ڕاستەوخۆی بەکات بەسەر سیاسی عێراقەوە هەبوو بەهۆی وابەستەبوونی شیعیزم لە منطقەیە وەلامان کاتیشدا سعودیا کە دەیەوێت دەستەوەردانیش ڕاستەوخۆی بێ لە ڕیسونزمەوە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی عێراق هەڵبەت ئەم ئیتاعە دینی هەمیشە بووە، ئەم تاعە سیاسی هەمیشە بووە کە مەجموعەیەک لە سیاسەکانی عێراق هەوڵیان داوە کە پاڵپشتی دەرەچ بەدەستبێنن وە کۆمەڵێک لایەن دەرەچ شەڵەندەوە کە تێکەڵ کێشی سیاسی عێراق بکەن بە بەرژەوەندە سیاسەکانی خۆیان و ئابوووریەکانی خۆیان. لە ئێستاشدا هەمان کێشە دووبارە دەبنەوە، دەبین کە ئەم کێشانە گەورەتر بوون لە مەزەڕەیەکی گەورەتردا دەیان بینەوە تاڕە سیاسی وای لاتۆ کە وڵاتانی زلهێزی وەکو ئەمریکاش ئێستا کارانگازیش ڕاستەوخۆیە بێت بە تایبەتی دوای پرۆستی عێراق، پرۆسی ئازادکردنی عێراق لە ساڵ 2003ەوە ئەم کێشەیە فراغی سیاسی گەورەی دروست کردووە، وای کردووە کۆمەڵێک وڵات بێن بتوان بێن ناو عێراق و بەرژەوەندە سیاسەکانی خۆیان تێر بکەن. ینی کەوای بۆچی کاکەڕان هەمیشە عێراق چەقی ململانیەکان بۆ هەمیشە وڵاتانی دەرەکی کێشەکانی ناو عێراقدا یەکلایی کردوێتەوە یاخود عێراقیان کردووە بە گۆڕەپانێک بۆ کێشەکانی خۆیان کە ڕەنگە هەندێک لەو کێشانە پەیوەندی بە عێراقەوە نەبوو بێ، بەڵام هەمیشە عێراق گۆڕەپانێکی باش بۆ کەوان ململانی خۆیان لەناو عێراقدا. هەڵبەت ئەمە کۆمەڵێک فاکتەری یەکێک لە فاکتەرەکانەوەیە کە ئەمە بەعدێکی دینی هەیە لە عێراق کە هاو ئەمە هەنجێشی دینی لە عێراق هەیە دەبینین کە لەگەڵ ئێرانیەکان بە تایبەتی لانی شیعیزمەوە و لە ئەمریکاش بە هەمان شێوە بەرژەوەندی سیاسیە بۆی جیۆپۆلیتیکی عێراق و ئەم جیۆپۆلیتیکی عێراق وای کردووە کە شانۆیەکی سیاسی بەهێز بێت بۆ یەکلاکردنەوەی ململانە سیاسەکان لە هەمان کاتیشدا بیرمان نەچێت. سعودیەش ئێستا هەمان تێڕوانی بۆ دروست بە لەسەر عێراق، چونکە عێراق پێگەیەکی گرنگی هەیە و نزیکە لە ئێرانەوە و بیرشمان نەچێت بە نەتیجەش سعودیا و ئێرانیش دوو ناری زەمسەری یەکترین و لە هەمان کاتیشدا تورکیا و وڵاتانی غەربیش تا ڕادەیەک ئێستا کۆنفلیکتە سیاسی لە بینادا دروست بۆ وای کردووە کە ئەمانیش بیانێ بەرژەوەندەکانی خۆیان لە عێراق بکەن و عێراق بە شانۆی سیاسی بۆ ملانەکان و بە وسەقی ململانەکان بۆی کە کێشەکانی خۆیان تێدا ئیکلاف بکەن. بێگومان سعودیەش بە ناڕاستەوخۆ دەبین لە ڕێگەی ئەمریکاوە کاویش بە هەمان شێوە پاڵپشتی کۆمەڵێک لایەن دەکات لە عێراقدا بە هەمان شێوە. دەمێ بگەڕێن سەرەوەی کە دەزانین لە سێخولی ڕابردووشدا بە هەمان شێوە بێبەش نەبووە لە کێشە و گرفت لە ئەم ململانیانی کە هەبوو هەمیشە گرفت هەبووە. ینی
پێ دوای ینی بەشێکیشی دەگەڕێتەوە بۆەوەی کە لایەنە سیاسی عێراقیەکان خۆشیان دەبین پەرتازێکی زۆریان پێ دیارە هەم لە نێوان شیعەکاندا نێوماڵیان ڕێک نییە هەم لەگەڵ سونەکانیژا ینی ئەمە بۆشی تا ئێستا بۆ شوێ ماوەتەوە کە هەم لەناو خۆیاندا ڕێک نین هەم بەگشتیش هەم شیعە و هەم سونەکانیش. من حەزەکەم بگەڕێمەوە سەر خاڵی یەکەمت ئایا کارانگازەکانی سعودیا تا چەند لە منطقەیە توانیوێتی ڕنگدانەوەی سیاسی بەقوت هەبێت. سعودیا لە ساڵ 2016 لەگەڵکردنەوەی باڵوسخانی سعودیا لە منطقەیەوە دەستپێکردنەوەی پەیوەندەکانی خۆی لەگەڵ عێراق سەدەوێت لە ڕێگەی پەیوەندی ئابوووریەکانەوە بتوانێت کارانگازی سیاسی تازە لە عێراقدا بنێ هێمنەی خۆی لە عێراق بەقوت بکاتەوە کە ئەمە هەڵبەت ئێران بربەستێکی سیاسی گەورە دەبێت لە بەردەمی کە ئەم کێشەیە ڕەنگە قوڵ بێتەوە بۆ شۆڕ بێتەوە بە ناو زومگە سیاسی و ئابوووریەکانی عێراق و تا ئێستا سارنووسەکەی دیار نیە و نازانین دەکات بەشێ بەڵام هەڵبەت ئەمە یاوەرێکی باشی هەیە لەگەڵ ئەمریکا و هاوکات تورکیاش کە دایان لە کوردستانەکان نزیک بنەوە خۆ ئەگەر بێت و لە کوردستانەکانیش نەتوان نزیک بنەوە توان سەرکەوتوانە کوتلەیەکی جەبهەیەکی سوننەی بەقەوت ناو حکومەتی عێراقیدا دروست بکەن هەڵبەت ڕەنگە پاڵپشتی بەشێک لە کوردە شیعەکانیش بکەن بۆ پێکانی مەرامەکانی خۆیان بۆ مەسەلەی کە کێشەکان بۆ کێشەی گشتی عێراق و هەموو کێشانەی کە لەناو لایەن عێراقیەکانیشدایە هەڵبەت ئەم کێشانە ڕەبتی بە کێشەی تایفیەوە هەیە و ڕەبتی بە کێشەی اقتصادی و لە هەمان کاتیشدا ڕەبتی بە بەرژەوەندی هاوپەیمانیەکان لەو هاوپەیمانیەتە گەورەکەشەوە هەیە ئێستا کۆمەڵێک هاوپەیمانیتیمان لە عێراقەیە کە دروست بوون هاوپەیمانیەتی شیعەمان هەیە هاوپەیمانیەتی سونەمان هەیە و هاوپەیمانیەتی کوردیشمان هەیە لەناو هاوپەیمانیەتەکان خۆشیان کۆمەڵێک بەرژەوەندی هەیە کە ئێستا سونەکان بەشێکیان داوای وەرگرتنی پۆستی سەر و کۆمار دەکەن و کورد کە ئێستحقاقی هەڵبژاردننی خۆیەتی داوای وەرگرتنی پۆست سەر و کۆمار دەکات بەڵام مەش ڕەنگە لە بەنەتیجە لەنێوان حزبەکاندا مشتومڕێکی سیاسی قورس بێت و هەما لە هەمان کاتدا ڕەنگە بەنەتیجە بە هەمانجیەک لا بکرێتەوە کە بەڕاستیان پۆستە بۆ چێ بێت کە ئێستحقاقی یەکێتی بۆ پێشتر و ئێستاش ئێستحقاقی یەکێتیشمانی کوردستانە و لەناو شیعەکانیش بە هەمان شێوە شەڕێکی گەورە هەیە شەڕێکی سیاسی گەورە هەیە بۆ وەرگرتنی پۆستی سەرۆکی زمانی وەزیران ئەمە وای کردووە کە کوتلە عێراقیەکان لەناو خۆشیاندا نەگەن نەتیجەیەکی باش بۆ پێکەنانی حکومەت تازە عێراق دوای ئەم کێشە و گرفتانە نێوان لایەنەکان لە خولی چوارەمی ئەنجومەنی نێرانی عێراقیشدا بە هەمان شێوە بەردەوام دەبێت یاخود پێتان وەکو چاودێرێکی سیاسی وەکو ئاگاتان لە وەزعی ئێستای لە ساحەی عێراقی هەیە پێتان وای ئەمانە لە خولی نوێدا چارەسەر دەبێت پێم وایە جارێ زۆر بۆی کە بڕیار دەین بەڕاستی خولی تازەی پەرلەمانی عێراقی حکومەت تازەی عێراقی بتوانێت کێشەکان چارەسەر بکات چکە بیرمان نەچێت کە ئێمە لەگەڵ وەکو هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی عێراق کۆمەڵە کێشەی هەڵبەستەردراومان هەیە لە دەستور مادەی 100 لە مادەی 121 کۆمەڵێک مادەی ترە کام کێشانە تا چارەسەر نەکراون باڵبەستەردراوی هێشتراونەوە کە ڕەنگە ئەم جارە شاندی کوردی لە کەوفدی دانوستانکاری کوردستان دە بەغدا ڕەنگە هەمانجی باش بکات و زەمینە سازی بۆ زامنکردنی مافەکانی گەلی کورد بکات لە چوارچێ پێکەنانی حکومەتی عێراقی ئەوە بۆ چارەسەرکردنی کێشە ڕێکشەیی و بنەڕەتی کێشەکانی عێراق پێم وایە جارێ زۆر بڕیاردان لەسەرەمە و پێم وایە ئەمە هەڵبەت حکومەت تازە عێراقی ناتوانێت هەموو کێشەکان چارەسەر بکات چونکە کۆمەڵێک کێشەیەکی مێژوویە و کۆمەڵێک کێشەمانەیە کە کێشەی تایفیە کە ئەمان ڕەنگە و پێکەنانی حکومەت چارەسەر نەکرێن بەڵام هاوڵاتی عێراقی ماندوو بووە لە پێکنێرانی حکومەت لە کۆمەڵێک جێر و کۆمەڵێک گیرروگرفتی سیاسی و کۆمەڵێک چێشمی ئابووری کە لە منطقەیەدا ڕۆدات هەڵبەت دەشی بینین کە خۆمان شایەتی ئەم واقعەتەی کە لە بەسڕاتی دەگوزارێت کۆمەڵە خۆپشاندانی سەرتاسەری ئێستا لە بەسڕا لە کۆمەڵێک شارەتی عێراق کە ڕێگە نادا هیچتر بەم شێوازە پێکنێنانی حکومەتی عێراقی بەردەوام بێت. باشە کاکەڕان دەمێ بگەڕێنەوە سەر خاڵێک کە باسمان لەوە کرد هەمیشە دەستی دەرەکی هەبووە دەستی وەردانی دەرەکی هەبووە لەسەر عێراق دەزانین لە ماوەی چەند ڕۆژە ڕابردووشدا بەشێک لە سەرکردەکانی عێراق داوای ئەوەیان کرد کە ڕێگری بکرێت لە دەستوەردان بە تایبەتی لە پێکەنانی کابینەی حکومەتی عێراقدا پێ دوایە لە ئەرزی واقعیشدا خۆیان بە دوور دەگرن لەمە یاخود ئەمانە تەنها دەوترێ ڕۆتینێک یاخود تەنها چەند قسەیەکە دەکرێ و بە شێوەی عملی خۆشیان جێبەجێ ناکەن. کۆمەڵێک سەرکردەی سیاسی لە عێراق عقڵەتێکی دێمەگۆجی بەکاردەهێنێ بۆ زوڵاندنی شەقامی عێراقی تاوانەوە بەشێکی ڕەتی بە میدیاوە هەیە جەنابەت میدیاکاری باشتریش دەزانی کە ئەمە ڕەتی بە زوڵاندنی شەقامی عێراقیەوە هەیە کە نانێ بچنە ژەرباری ئەمەی کە بڵێن ئێمە دەکەوینە ژێر تەسیرات و هەیمەنەی کۆمەڵێک وڵاتی دەرەچی و پێکەنانی حکومەتی عێراقی ئەمە تەنها قسەی میدیا بەڵام کە تەسەر ئەرزی واقعەکە دەرەکە لە زمینی سیاسیەوە تەماشا دەکەین هەموو لایەنەکان کاتێک کە دژایەتی دەستێوەردانی دەرەشی دەکەن لە هەمان کاتیشدا خۆیان داوای پاڵپشتی دەرەشی دەکەن بۆ پێکەنانی حکومەتی عێراقی کۆمەڵێک سەردانی حیدر عەبادیمان بیرە لەو ماوەی پێش و مقتدا سەدریش بە هەمان شێوە کە سەردانی کۆمەڵێک وڵاتی دەوروبەر دەکات لە هەمان کاتیشدا دیعایەوە دەکات کە ڕێگە نادا دەستێوەردانی دەرەشی لەناو عێراقدا یاخود هەیمەنەی وڵاتانی تر لەناو عێراقدا شایع بێت یاخود شتێکی بارز بێت بۆ دەستێنانی بەتەواو بۆ دەستێنانی شەقامی عێراقی ئەگەرنا هیچ کامێک لە شیعەکان و لە کوردستانەکانیش نانەوێت کە دەستێوەردانی دەرەشی لە عێراق بۆستێن بەبێ دەستێوەردانی دەرەش ناتوان کەم حکومەتە پێک بێن. باش لەگەڵەوەش دەبینین هەم
بەدەیان هاوڵاتی لە بەردەم دەواازەی ناوچەی سەوز لە بەغداد خۆ پیشاندانی ئەنجامدا ئەوانش بە هەمان شێوەداوایان دەگەێت کە دەستوەردانی دەرەکی نەبێ وەکو دەزانین گەلی عراقیش بەتایبەت لە بەغداد ئەوانیش بە هەمان شێوە ئەوە باش لە بەرچاوێنە کە دەستوەردانی دەرەکی هۆکارێکە کە ئالۆزیەکان هەبێت لە ناو بەغداد یاخود بۆ پێگنێنانی کابینێنی حکوومەت یعنی پێ وایە بە جۆرە جۆرەکان گوێ ناگیرێت لە داواکاری هاوڵاتیانیش کە ئەم دەستوەردانانە کەم بکرێتەوە. بۆ پاکڕاگررتنی مناقەشەکەمان من باس دەستەوەردان ناکەم باس لەوە دەکەم کە ئایا ڕێز لە ڕای گشتی عراقی دەژیریان ناژیرم پێم وایە کاتیەوە هاتووە کە کوتلەکانی عراق یەکدەنگ و یەکڕنگ بن بۆی کە بتوان بێکەوە حکوومەتیش تازە پێک بن بەڵام پێم وانە کە بتوانن بە هیچ شوێک بەبێ دەستەوەردانی دەرەشی حکوومەت تازە پێک بهێنرێت چکە عراق دووبارە بەشێکە لەم پەیکەربەندی سیاسی کە لە خۆرهەڵاتی ناوەڕاست دروست بووە و بەشێکە لەم هەموو جێرە و چێشمەیە کە لە منطقەیە دەگوزارێت بۆیە حکوومەتی عراقی ممکن نییە بەبێ هەماهەنگی و هاوکاری کۆمەڵک دەوڵەتی ئەقلیمی و جیهانی پێک بهێنرێت. باش دەزانین فادما سۆب سەرۆکۆمار عراق CLO دیاری کردو بۆ ئەنجامدانی خولی نوێ و بەشداریکردنی لایەنەکان پێ دوایە تا ئەو وادەیە گەورەترین کوتلەی پەرلەمانی پێک دێنرێەوە دەتوانن بەشدار بن. ئەمە تەواو تەنها بۆ دانیشتنی یەکەم جلسەی پەرلەمانیە دوایەوە سەرۆکی کۆمار هەڵدەبژێرێت دوایەمەش بە 15 ڕۆژ دەبێت سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕابسپێرێت بۆ تەشکیلکردنی کابینی حکوومەتی عراقی بەڵام پێم وانیە تا ئەم وادەیە هیچ کوتلەیەکی گەورەی یەکلایکەرەوەی سیاسی عراق دروست بێت هەڵبەت دوایەمەش وەکو باسمان کرد کۆمەڵک کێشە و کۆمەڵک ڕێگری سیاسی هەیە تا ئێستا ئەم کوتلانەی کە هەن کوتلەی عەبادی لەگەڵ کوتلەی سەدر کە 136 کورسیان هەیە بۆ پێکەنانی حکوومەت پێویستیان بە 165 کورسی هەیە هەڵبەت بە بێبەشداری کورد و سونە ناتوانرێت حکوومەتە پێک بهێنرێت بڕیاری یەکلایکەرەوە لای کوتلەی سونە و کوردە کە دەبێت حکوومەتێک لا بکاتەوە بەڵام هەر کامێک لەمانە کە بەشداری بکات توان ڕێژەی کورسەکان تەواو بکەن بەڵام بەبێ بەشداری هەردووشیان بە هیچ شێوەیەک حکوومەتی عراقی ناتوانێت لای بکرێتەوە چونکە بەرای سنێر کامێک لەم دوولایانە هاوچێشەی سیاسی عراق بەتەواوی پەک دەخات. باست لە کورد کرد کاکەڕۆن دەبینین لە ئەم چەند ڕۆژی ڕابردوودا کۆبوونەوە هەبووە لایەنەبراوەکانی هێزە عراقیەکان سەردانی هەرێمی کوردستانیان کردو لەگەڵ کۆمەڵک لایەنی سیاسی کۆبوونەتەوە بە هەمان شێوە بڕیارە ڕۆژی هەینی و هەمان شێوە وەفتی یەکێتی نیشتیمانی کوردستان پارتی دیموکراتی کوردستان سەردانی بەغداد بکەن بۆ گفتوگۆ ینی پێتان وایە ئەمانە ئەنجامەکانی چۆن دەبێت؟ من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان دەستپێشخەریەکی زۆر باشی کردوم دەستپێشخەریان دەستپێشخەری باشم بۆ توانەوەی بەسەڵەشی سیاسی لە هەرێمی کوردستان و بۆ کۆکردنەوەی ناوماڵی کوردی و یەکریزیکردنی دەنجی کورد لە بەغدا بۆ داکۆچیکردن و دافعکردن لە مافەکانی گەلی کورد لە بەغدا پێم وایە ئەمانە ئەنجامێکی باشیان دەبێت و لە چەند ڕۆژی داهاتوو شاندی کوردی لە بەغدا ئەم واقعەیە لا دەکاتەوە کە بەڕاستی دەرەنجامی دانیشتەکان تا چەند باش بووە یاخود ئیجابی بووە. باشە زۆر بە کورسی پێم بڵێ کاکەڕۆن چۆن دەتوانرێت دەستوەردانی دەرەکی کەم بکرێتەوە لەسەر عێراق؟ گەڕانەوە بۆ شکۆی هاوڵاتیان گەڕانەوە بۆ دەستوری عراقی چارەسەر لەم هەموو قەیران و دۆخەنا لەبارەی عراق تەنها دەستوری عراقیە دەستوری عراقی هەموو کێشەکان یەکلا کردوتەوە هەموو چارەسەرەکانی خستۆتە ڕوو بەگەڕانەوە بۆ دەستوری عراقی بۆ مێزی گفتوگۆ بەڕێزگرتن لە ڕێی جیاواز بەڕێزگرتن لە مافی کەمەنەتەوایەکان لە عراق دەتوانێت دەستوەردانی دەرەشی تا ڕادەی زۆر باش بۆ سنێرێ بەڵام 100% نا. بەڵێ کاروان گەزنەی چاودێری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێ.